پاشان دێتە سەر گروپی دووەم کە دایکە و ئەسڵە بۆ دایان گروپی تری گومڕا کە پێیان ئەوترێ مۆرجیئەکان. ئەسڵێکە بۆ داڕێژە کە پارێزراوەبی لەو گروپەش، بنەمایەکە بۆ داڕێژێ کە پارێزراوەبی لەو گروپەش. بنەماکە چییە؟ فەرمێ وأن الإيمان قول وعمل يزيد وينقص ولا ينفع قول إلا بعمل ولا عمل إلا بقول ولا قول ولا عمل إلا بنية ولا قول ولا عمل ولا نية إلا بالسنة. قال لي أقرأ فرمي بزانا إيمان قسو كردارة، يعني قسي ضل لقل قسي دم، يعني كرداري ضل لقر كرداري أندام كاني لش زيادة أكا كميش أكا أم إيمانة زيادة أكا كميش أكا. وبزانة قسبة بكردار ناخوة قسو كردار ببينيت يعني ببي ضل ناخوة قسو كردار الضل ببي سنة رسول الله صلى الله عليه وسلم موافقة سنة رسول الله صلى الله عليه وسلم ناخوة. مؤلف رحمتي الله إليه بلم أصلها يكسر تعريف إيمان من بوكا للغة ولا اصطلاح ولوازم إيمان نش من بوه هناك زياد كردن وكم كردنا راست أخو تعريف إيمان من بوكا للغة لاصطلاحا ولوازم إيمان هناك زياد وكم كردني إيمانك إن شاء الله يمج لوازم كان تريانين واختلاف جروب قمرا كان هنين تيان لا أهل سنة جماعة إيمان هو التصديق المطلق بجراس كردنوي رها. يعني شي بجراس كردنوي رها يعني بجراس كردنوي ضل بجراس كردنوي دم بجراس كردنوي كردار بجراس كردنوي كرداري قفتاري بيروباوري ناوضل هرسكي أو معنى إيمان لا أهل سنة جماعة أميان لقرآن ورقرتوا لديان آيات قرآن هاتوا بلام إما سي آيات يعني آياتي كميان وما أنت بمؤمن لنا كركاني يعقوب فرمويان بباوكيان إيما أزانين تولا ظلوا باور بان بينا هني كما تام باوري نعوضل بجراس كدنوي نعوضل. التصديق القلبي تصديقي عملي لكوي هاتوا لسوري صافات فلما أسلم وتله للجبين ناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا. دعاوي كإبراهيم عليه السلام أفرمي فرمانكي الله يجيب جي كردو كرداري كردو جولا ومن ضالكي بردو داينا سري ببري. الله جل جلاله بانجي كري إبراهيم تواو بكردار تو بجراسي كردو فرمانكي إيما كبخو بيمان دابي جيب جيكي كاتو تصديق بشي بكردار لكردار إبراهيم. وتصديق بدميش يؤمن بالله ويؤمن للمؤمنين أم آياته ضلي شو يدميشت يعني رسول الله صلى الله عليه وسلم إيماني بالله وبدميش دان أن يبقى إيمان دارانا برفتار كردار كان يعني. أما تصديقي مطلق للآن أهل سنة جماعة وبو إيمان بو يفرمي قول عمل قول عمل يعني قولي ضلو زبانة كرداري ضلو جستيا لتيا للغاية أي لاصطلاحها فرميتيا شوارشتي بو هناي طبعا مي هناي لاصطلاحها كإيمان قسيا سبب كردار ناخوا كردار ببين يد ناخوا نيتيج ببين سنة ناخوا أما قسي شافعية رحمتي الله إليه أفرمي إجماعي صحابة وتابعي كان وتابعي تابعي كان وزانا كان ما أنك إما بيقشتوين بريتيا لويك إيمان أما لبابي نية لأم وافرمي إيمان قسيا كردار نيتنا وضله. بخاري فرمي هزار دانا الزانا وإمام هب ومن تلبيان بومو أهل سنة وجماعة بون ليمنوسي ونهار همو يانوتو يانا كودنجي صحابة تابعية كانوا تابعي كان لسروب وكإيمان قسو كردار وضلا. إمام يوزاعية فرمي صحابة كان كودنج بون لسروي
كإيمان قسو كردار ضلا وأو شوارع أو سيانش ببين موافقي سنة يكناقرنو ورنقيراو سفياني كوري عيينة بهمان شيوة أو يجمع عمان بو نخلك سفياني ثوري بهمان شيوة يجمع عمان بو نقلك أبو زرعي رازي أو يجمع عمان بو نقلك أبو حاتم رازي بهمان شيوة بو مان نقلك إمامي أحمد بو مان نقلك إسحاقي كوري راهوية بو مان نقلك قادار بن أمانة إجماعات أهل السنة جماعة لا دان لي قمرابنا باب زانين للاي گروپە گومڕاکان واتای زوبانەوانی ئیمان چییە؟ طبعا ئاگاداری بابەتێ بن ئەویش بابەتی لوغە و ئیستیلاح طبعا کە ئەڵێن ئەو شتە لە زمانەوانیە وایە مەرج نییە زمانەوانیەکە ڕاستەوخۆ مطابقی واتا شەرعیەکە بێ باشە؟ هەموو جارە مەرج نییە بەڵکو ئەگەر شتێکمان هەبێ لە زمانەوانیە بە جۆرێک بێ ئەبێ بگەڕینەوە بۆ شەرع بزانین لە شەرع چۆنە ئێمە بە کام واتایانەوە وابەستەین جێبەجێکەین واتا شەرعیەکە بۆ نمونە الله جل جلاله فەرمێ ئەقیموا الصلاة نوێژ بکەن نوێژ لە لوغەیە چییە لە زمانەوانیە الدعاء دوعاکردنە يعني أكري إما بلين كواتا إما واتا زمانوانيكي جبجيكين تواو نيجمان لسرلات واتا زمانوانيكي شتي دعا كردن همو فرزي كبان هذا زبركين وخوالي مان خوش بخوالي مان خرباش وخوالي جمهنم مان باريزو تواو نيجمان كرد أكري وابلين ناكري وابلين بەڵکو بێ بگەڕێینەوە بۆ شەرع بزانین ئەم نوێژە کە ئەڵڵا داوای کردووە لێمان ئەنجامی بدەین کامێ ئەوەیە کە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ صەلوا کەما رأیتمونی ئوصەلی ئەوەیە کە من بۆتانەکەم وەکو من بیکەن کە بریتیە لە کۆمەڵێ کردار کۆمەڵێ گفتار هی تایبەت بە نیەتێکی تایبەت بە ئەڵڵاهو ئەکبەر دەست پێکە بە سەلامدانەوە کۆتایی دێ هەتا ئەم نوێژەنەکەی نوێژە نەکردووە تا بەیانی دەست بەرکەیتەوە دوعا بکەیت و بڵێ ئەو نوێژم کرد بە نوێژ حساب نییە بۆت ئەبێ ئەو نوێژە بکەی جا نوێژە کردووە بۆ واتای ئیمانیش ئەبێ بگەڕێنەوە بۆ ئیستیلاح بۆ شەرع بزانین شەرع ئەو ئیمانی لێمان داواکە کامێ نەک بۆ لوغە هەرچەنە بگەڕێیتەوە بۆ لوغەش تەویلی فاسیدی تیانەکەی ئەوەتانێ وەکو باسمان کرد بەو سێ ئایەتە تەنها ئەسەلمێکە ئیمان تەصدیقی مطلقە بەدەم بە کردار بە بیر و باوەڕی ناودڵ و ئێمە مولزەم نین وابەستە نەکراوین بەواتە زمانەوانیەکانەوە بەڵکو وابەستە کراوین بەواتە شەرعیەکانەوە بۆ نمونە الله جل جلاله فەرمێ ئەطیعوا الله وأطیعوا الرسول وأولو الأمر منكم گوێڕایەڵی الله بکەن گوێڕایەڵی ڕەسوڵ الله بکەن لەگەڵ کێ کار بەدەستەکانتان کە لە خۆتانن ئولو الأمر لە زمانەوانیە یعنی هەر کار بەدەستێ بێ تۆ ئەبێ گوێڕایەڵی کار بەدەستکەی کار بەدەست یعنی ئەچمە ئەمریکا کێ کار بەدەستە جۆن بایدنە بێ گوێڕایەڵی کەمی گناچیم کردەوە خروجم کردەوە ئەگەر گوێڕایەڵی نەکەم چمە بەریتانیا چمە هیندستان ئەچمە هەر وڵاتێکی کوفر ئەبێ گوێڕایەڵی هیندۆس کەم هی بوزی کەم لە سین هی شوعی بکەم لە ڕووسیا هی ئەبێ گوێڕایەڵیان کەم ئەگەر نەیکەم خروجم کردەوە ئەتوانین ئێمە ئەم کار بەدەستە لەوێ بە واتە لوغەویەکەی وەرگرین نەخێرە بێ بگەڕێنەوە بۆ واتە شەرعیەکەی واتە شەرعیەکەشی چییە؟ أولو الأمر يعني صاحب الشريعة شو كلمة أمر لويا أولو بمعنى صاحب ده كلمة شرعيش كلمة أمريش بمعنى شرع ده أولو بمعنى صاحب ده يعني خاون أمريش بمعنى شرع ده يعني خاون شريعة يعني أو كسي شريعة حكم تانك أو كسي كاروبارتان بشريعة هلا صورانية وحكم تانك أيوة جورالي أو بكن باشا بەڵگەمان چی الله جل جلاله فەرمی وجعلناهم أئمة يهدون بأمرنا ئێمەنەوەکانی ئیبراهیممان کردە ئیمام بە فەرمانی ئێمە بە شەریعەتی ئێمە ئەمرینا یعنی بشەرعینا بە شەریعەتی ئێمە کار بکەن من أحدث في أمرنا هذا يعني في شريعتنا هذا هر کەسێ داهێنان بکات لەم شەریعەتی ئێمە ئەمر لەیە بمعنای شەریعەت دێ کەواتە خاوەنی شەریعەت ئەو کاتەی کە بە شەریعەت
کاروبارتانە با بەڕێوە حکومتانەکە ئەمە واجبە لە سەرمان گوێڕایەڵی بکەین نەک کەسێکی ئەلمانی کابرای گومڕا دێ بە لێکدانەوەی زمانەوانی کەسە ئەلمانیەکە ئەخاتە ژێر خاتە جێی ئەو کەسەی کە شەرع دایناوە و تۆ خاتە شوێنی وەبێ باوەڕی پێبێنی و گوێڕایەڵی بکەین کە ئەو شریعەتی ئەڵڵای لایەوە شریعەتێکی تری هێناوە ئاوا ئیمانە پێهێنێ بە تاغوت کە تاغوتە و کەسێ شریعەتی ئەڵڵا لا بە خۆی شریعەتێک گەێنێتەوە ئاگادار بن ئیمامی ابن تەیمیە فەرمێ هەر گومڕایەک هاتبێ لە مێژووی ئیسلامە ئیلا بە زمانەوانی خەڵکی گومڕا کردووە یەکەم کەس لەم مەسئلەی ئیمانەیە بە زمانەوانی خەڵکی گومڕا کرد جەهمی کوڕی سەفوان بوو وتی ئیمان بە معنای تەصدیق دێ تەصدیقیش باوەڕی ناو دڵە زانین و معریفەتی ناو دڵە بۆیە ئیمان واتە معریفەتی قەلب باشە معریفەتی قەلب وتی ئەگەر تۆ ئەڵڵاه بناسی لە دڵتا تەواو مسڵمانی لەوەوە بیرۆکەیەکی داهێنە دڵم باشە ئیتر تۆ بڕۆ بەدەم کوفرەکەی بەلەش کوفرەکەی هەر چۆنێک کوفرەکەی مادام لە دڵەوە خوا ناسی تۆ دڵی باشە و مسڵمانی بۆ بەهەشتە ڕۆی لە زمانەوانیە ئیمانی بۆ شێوە هێنا و کردی بە ئیستیلاح و ئەوەی بە خەڵک تەطبیق کرد بە بەڵگەی وما أنت بمؤمن لنا يعني مصدق لنا في القلب بەم شێوە بێ ئیبلیس مسلمانە چونکە ئیبلیس کوفرێکی کردداری کرد سوژدەی نەبێت بە کردار کوفری کرد هەر مسلمانە بۆ لەبەرەوەی لە دڵەوە باوەڕی بەخوایان ناباوەڕی پێ هەیە ئەی ناسەیان ناوەڵا لە هەمان زیاتر ئەی ناسێ ئەی ناسێ کەواتە ئیبلیس ئەبێتە کەسێکی ئیماندار کەیکە فرعون چونکە الله جل جلاله فەرمێ جاحدوا بها واستيقنتها أنفسهم لە دڵەوە باوەڕیان پێی بوو بەس بە دەم و بە کرددارین کاریان کرد ئەو تەوحیدە کەواتە فرعونیش ئارا وەڵا بوویە مسلمان ئەوە عەقیدە و دینی جەهمیە ئابەو شێوە کوفر بڵاوەکەنەوە بەناو خەڵکە دو ئەوان کێ هاتن لە مصطلحی ئیمانە گومڕاییان بڵاو کردەوە مرجئەکان جەماعەتی ذیری کوڕی عەبدوڵڵای هەمەزانی کەوتی ئیمان بەس قسەی دەم و قسەی دڵە قسەی دەم لەگەڵ قسەی دڵ تی بەزی قڕارە ئیمان چۆن وایوت وتی ئەمە دینی پێغەمبەرانە دینی نوحە نوح بە خەڵکەکەیەوت بڵێن لا إله إلا الله بەدەم و دڵتانی ترەچنە بەهەشتەوە تاو بەس قەومەکەی وایان ناوت کاتە ئەمە دینی هەموو پێغەمبەرانە هەموو پێغەمبەران ئەویان داوا کردووە لە خەڵکی سعیدی کوڕی جوبەیر پێیگەشت وتی لعنەتی خوات لێ بێ ڕوود ڕەش بێت تۆ لەسەر دینێکی من گەورەترم لەو دینە بەسیەوە بوو من لەسەر ئیسلامم تۆ لەسەر دینێکی تری کە دینی ئێرجاءە من گەورەترم لەو دینە یعنی تەکفیری کرد سعیدی کوڕی جوبەیر طبعا ئەم ئێرجاءە ذیری کوڕی عەبدوڵڵای هەمەزانی یەکەم کەس بوو داهێنا و بۆچی داهێنا ئێمە ئێرجاء بە معنای لوغەویەکەی ناڵێن بەم معنای اصطلاحی ئەڵێن بۆ مەصلحەتی کاربەدەستەکان داهێنا بۆ بەرژەوەندی ئەوان داهێنا وتی حەجاج و مەڕوانی کوڕی حەکەم و عەبدولمەلیکی کوڕی مەڕوان هەر چەندە کوفر و شیرکیشیان لێ بۆشێتەوە هەر مسلمانن حەجاج کوفریە کرد گوێن یەدا بە سولەیمان پێغەمبەر عەلەیهی السەلام و کابرایەکی بەخیل بووە بۆ وتێتی مڵکێکم بەرێ بە کەسی نەدەی من حەزم لەو مڵکەیە گوێن یەدا بە عەبدوڵڵای کوڕی مەسعودەی فەرموو ئەیوت پێی بگەشتمە زەویم ئاوەدا بە خوێنی ئەو سەر مەبڕی ئەو قورئانی عەبدوڵڵای کوڕی مەسعود لە کوفە فێری خەڵکی کردبوو ئەیوت ئەوە ئەساطیر الأولینی قوڕەیشە قورئان نییە کە ابن مسعود ئەفەرمێ 7 سوورەتم لە زاری رسول الله صلی الله عليه وسلم وەرگرتووە بۆ خۆم ئەبەوانەیەوت ئەساطیری قوڕەیش ئەیوت قورئان نییە ذیری کوڕی عەبدوڵڵای هەمەدانی لعنەتی ئەڵڵای لێ بێ ئەم دینەی هێنا بۆ مەسلحەتی حەجاج و مەلیکەکان و بڵاوی کردەوە بەناو خەڵکیە بە پێی قسەی ئەمیش بێ بە هەمان شێوە ئیبلیسە بێتە مسلمان چونکە ئیبلیس هەم بە دەم دانەنێ بەبوونی خۆیان هەم بە دڵیش باوەڕی پێ هەیە
پاشان کەڕامیەکان هاتن شوێن کەوتوەکانی محەممەدی کوڕی کەڕام ئەوان وتیان ئیمان بەس قسەیە هەر بڵێ لا إله إلا الله تەواو تۆ لە بەهەشتای ئەوە نیە رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ قولوا لا إله إلا الله تفلحوا بڵێن لا إله إلا الله تەواو بۆ بەهەشت دەڕۆن ئاخرەمە کەی وایوت کاتێک کە نوێژ فەرز کرابوونە زەکات فەرز کرابوونە ڕۆژ و فەرز کرابوونە حەج دابەزی بوونە حدودەکان دابەزی هیچ دانەبەزی بوو ئەو کاتە وایوت بەڵام ئەم ویستی ئیسلام بگێڕێتەوە سەر کاتی تازە هاتنی نەگەو ئیسلامی کە كامل بو الله جل جلاله فرمي أكملت لكم دينكم وهم إسلام ورضيت لكم الإسلام دينا أبو إسلام رازم هم بكاملي نقبو إسلامي سرتا أولا سرتايا أو مطلوب ورد زيادي كر تا كامل مكربوتان من أوتان لي قبولك لي لا بي قبول منية بوي زياد كي قبول منية وقت شوان ابتداع تيا زياد نية خوي كاملة بهمان شيء نقصان كرنوش تيا مقبول نية رضيت لكم الإسلام دينا أم محمد كوري كرامها وجرايا وبسرت أودي تو بس بلا لا إله إلا الله تشتبهش بس بدميش ضلي ناوي وكرداري شي ناوي أما كابرايك عجمي قمراي كافر بو خليفة خراسان بانجيا كاليم ديند لكويناو الله جل جلاله لقرآن واي وتوتنا تي رسول الله صلى الله عليه وسلم واي وتوتنا تي آية صحابة كان آواتي قشتن وكتو تطبيق ينكروتي نخير آية أبو بكر وعمر وعثمان وعلي آوات تطبيق ينكروتي نخير وتي تو شونا مدهنا وتي وشتيك أخواق تضلي خومو أي زعنا مو فيري بو مو جيبا جيكم أو أبو لعنتي لي كردو وتي ندبينم لمناو ليت شوين ندبينم بو خوي روج دون بوتها مردار بو أمش جروبي كرامية قمراو كافر كان كوت يعني إسلام إيمان بس دمه يتبقسي أو بفرعون وإبليس أنا همي مسلمان بنشوف فرعون بيجوا يغرق بيوتي آمنت أنه لا إله إلا الذي آمنت به بنو إسرائيل وأنا من المسلمين وتي يعلم لا إله إلا الله مسلمان يشمكو خلقك هواله يتنا نيجا جمونا رجونا زكاة وخرابك عريجا كم ظلم باش هايوت نية شرط نية ديجي شرطة أكرم من برمزين على قال شاب كم بلام لنيتي جنكم مالي خلق بتزم بلام لنيتي كسابت نية شي شرطة نية بوكر داري شاك شرطة كابن نيتكشف الله بجل جلاله نقبو كرداري خراب وببيقسي أم محمد كوري كرامة بلعنة الله إليه بي ومنافقة كان يجي مسلمان شنك الله جل جلاله أفرمي يقول آمنا بالله واليوم الآخر طاعه وأهل جبنا مصر